پێشنەکەم لە گەلەری کایسە کردوێتەوە تێمەیەکی پێشنگاکە خەڵبەتە باز لە شوێنەکە شوێن وەکو جۆگرافیە و هەروەها شوێن وەکو هاوڵاتی بوونی ئینسانەکان و ئینتیمایان بە شوێنەکانەوە زیاتر هەروەها تەرکیز دەکەمە سەر ئەوەی کێشەی پەنابەران بە هەمان شێوە لە شوێنی جیاجیا مەسەلەن هاتووم بە سەیرانەکەمەوە و ئیشەکان بریتین لە تابلۆ و ڤیدیۆ ئینستەڵەیشن و هەروەها کاری تەکنیکی جیاجاشم بەکارهێناوە لە ئیشەکانمە. ئێوارەیە هەوڵێکی جوانی کاگڕامانمان بینی لە هێلسنکی کە کۆمەڵێک کاری هوەری خۆی پێشکەش کرده بوو لە هەمووکو کۆمەڵێک ڕەنگاڵ یان ئینستلیشن بەڕاستی خۆشحاڵ بووم بەوەی کە هونەرمەندێکی ڕاستەقینە بتوانێت هونەرەکەی خۆی پێشکەشی ئێمە بکە وەکو کۆچبەر لێرە کەمێک سستین لە ڕووی پێشکەشکردنی هونەرەوە بەڕاستی هێلسنکی یەکێکە لەو شارانی کە زۆر پێش نەکەوتووە لەو ڕۆوە یعنی وەکو کۆچبەر بەرهەمی هونەریمان هەبێ بەس ئەم ئێوارەیە هەڵبەت بەهۆی کاگرامانەوە کۆبووینەوە هیوای سەرکەوتنی بۆ خوازم و هەر بەرداوامی بۆ ئەو هونەرمەندە بەڕێزی. ئێرە بازاری گەراجی لەیلانە زۆر عارەبە و تورکمانە و کووردە هەمووی ڕووەکاتان بازار لەبەرەوەی کە ئەم بازارە ئەرزانیە لە هەموو شوێنە ئەرزان. زۆری عەربانەکان لێرە زۆر ڕزقەکان لێرەیە هەرزانە ئێستا ئەم بازار لەگە بازار قۆرێ جیاوازە ئێستا کوێ تەماتە ئەگە لێرە 1000 بێ لە قۆرێ 2000. Ava Stırkya, yine birinci. Ava Lişe, aviş yine birinci. Ava Suryoza, aviş yine birinci. Çorin jihay, besiyatija, gel İprakha, av istimal kan. Ava Jikoriya, Koya veriya mantıqaya. Ava Jikangirin, belgin mevanav, hayni bu iftar koya, hali koya, bigavi bas hali ninin, bas bu iftar ki taynu belgin akşidi khire hay. Saareton ola bigavi vakü girane. Ola biyo sar zora, maşkila evet, alam مشتري زورة وجيوه كمان أما سلابة إجبار هندي خارجية والسر هاي بشكل بهاية نسبة كوري وتنجري وبرادي وستركي وليشي وسوريازي قالك بوجه عالم همین کرد همین نوع دیار کرد و یکی همین کردستانه کوری تیج در و بعد کوریا کم بی نوعت خوش وضع ترکیه نخوشه کوری نوعت دیگه خب کوریا ویریا استرکا ویریا لیشا ویریا سوریازا ویریا قرادا ویریا همین دیار اید ویرینه باید